كابسنا تو وتزور حزكم بابتي كردي هبتو سبورتم كا باش بونا وكيوكي بونا كي كردينا يونايتد كردستان خوي يوكي او ما بس يونايتد كينغدم جاتاني بروز مقصد يونايتد كينغدم بلام خوي تانيوتي اگر زور برسياري لي بكم بلينو يلا يونايتد كردستان يعني انا افت تعصبوا بالتاكيد زۆر جار یەک خاڵی حەزم لێ باز بکەم کوردی خۆمان گەنجی کوردی خۆمان زۆر جار دێمە سپەینان کە دێمە ئیشێ ینی دەبینم ئەوها داماڵیە ئەوها خاڵوە دەرمەولۆ هەر ڕژای ینی هەستەوە قیچە خڕ بووە ینی گەنجیمە زۆر جار دێم مقابلەی دەکەم دێمە بزانم کەسێکی وەرگرم لەو ئیشکردن و کەسابەت بەس ئەو مۆتیڤیشنیان تێدا نییە ینی هەموو ئینتیزار دەکەن کەسێک تۆ دەبێ هەوڵ بدەیت دەست پێ بکەیت لەکەن خەڵکیشم کردیە بەخوای مۆزە بووم 350,000 دەدامێ دەزان کۆی جیان ئیتر بەزیرەی خۆم بۆ 400 بۆ 500 بۆ 600 ئاخیرەوەی کە مدیر بووم کە مەرحەلەک بووم 700,000 دەدامێ ئیتر چوم گوتم کاکە گەلوم زیاد دەکەن بەڕاستی لۆم دەرنانیە من بە 700,000 سیارەی بکڕم سیارەی ناتەم سیارەکەی بگۆڕم باشتر کەم ئەدی سبەنی ژنی بینم خانی بکەم گوتیان وەڵی کەم دەکەین و زیاد ناکەین ترها ئەو بوو تم کاکە من سپاس تایرە و ئێتر دەستم پێکرد زۆر جار گەنجی خۆما دەبینم زۆر مارکتینگ شتی وا دەکەم لە یوتیوب طبعا هەیە دەرە یوکی پیتزا بە چ خاڵک حەزمە سێ خاڵە برم یەکەم شت کەم تەرکیزم کردو فکرم لێ کردەوە بە عەمقی فکرم لێ کردەوە تۆ کەنجێکی ئەم جارۆ ئەمە 4-5 برادر دەچنە دەرێ دەرین با بچنە فلانکە مەطعمی جارۆ تو پێت عیب لەکەم برادەرەکان بری ئەمن 20,000 پێ کاکە من 30,000 پێ دەرێ با بچینە فلانکە مەطعمی فکر دەکەی پارەکەت احتیمالە نەگاتی ئەو مەطعمی دەرێ ناوەڵە ناچنێون دەرێ یەکێک لەو خاڵانە بتانی ئەو پارێکاتو لە بەرکتە بتانی لەو مەطعمی من ئەو یەکەم خاڵە کاتوبری ئۆکەی دووەمێن کە بێ مەطعمەکەی دیکۆڕێکی جوان ببینی سێم ئینتیزار بکەی نانەکی خۆش بخۆی کواڵەتی بی ئەو یەک دوو سێ خاڵ ئەو سەر ڕێکاتۆشتان تا بۆ دەی مارکتینگ دەکەیتەوە چۆن پرۆمۆشن کە ئێسام لەو ژوورم دەمێ ئەو گڵاست پێ بفرۆشم ئۆکەی ئەو گڵاسەکی باشە زۆر ئەوەیە بەس ئەگەر ئەمە بە خەڵک نەرێم خەڵک چۆن بزوانێ ئەو گڵاسم کە باشە زۆر جار لەو خاڵانی کە سەرکەوتو فەزلی رب العالمین نەگەر خوای گەورە سەرکەوتوم نەکانم تانی فهر خاڵک لەو خاڵانە گرنگە کاتوبەی لە ئیشی بزنس بکەی ئەوە نییە بەس مثالەن هەیە بەس مارکتینگ دەکات لە بۆ شتێکی زبڵ یان لە بۆ شتێکی زۆر خراپ فجۆر هە مارکتینگی هەیە لە دنیا بەس ئەو زۆر میمە تۆ بتوانی شتەکەت کواڵەتی بی دەرەجێک بی ئەو دەبێ مارکتینگی لەسەر بکەی زۆر میمە حەزم لێ خاڵش بکەم لۆش دەرم گەنجی خۆمانی زۆر سەرکەوتمان هەیە گەنجی خۆمان هەیە زۆر هەوڵ دەدا گەنجی خۆمان هەیە دەسەر پێ خۆرا دۆستی من لە یوتیوب مارکتینگ دەکەم ئەو فترەی ئەخیری سەفەری وڵاتانی زۆر دەکەم لە دوبەی ئەگەر بێت تو ئەتوو لە یوتیوبی سپۆنسەر بکەی احتیمالە میسالەن ڤیدیۆیەک ئەگەر 10 وەرەقەی لێ بدەی لە دوبەی 50 وەرەقەی بووە لۆ ترافیکی زۆرە ترافیک یعنی چ یعنی خەڵکی تریش هەیە لە سڕێ دانراوە لۆی ئەتو ئەو عادەدە ڤیوەی کە بکەی دەیوێ دەزانین لە هەرێمی کوردستان بەم دەرێتە دەرێ نۆ ترافیک یوتیوب دەزانین نۆ ترافیک یعنی ئەو ساحەکە چۆ لە تۆپەکەی بەکەی خۆت شوتی لێ دەبێت ناو گۆڵێ نۆ ترافیک یعنی تو لە بەشی مارکتینگ یعنی هیچ چۆلە ینی ساحەکە لە بوو تو چۆلە زۆر يعني فرصمان هي شيرو شيري إيش كاو بالضبط بالتأكيد يعني لهريم كردستان زور لحمو بارج إيشمان هي ونقطة زور مهمة هردم خلق دري يعني زۆر کوردی خۆم هەفکلەوەی دەکات و بگەڕێنی 2013 دەری 2013 زۆر خۆش و کاکە 2013 ناگەڕێتەوە تو ئێستا 2024 سێزدە ڕۆیی هەنی حتا ئێستا زۆر زار دەچێت نامەعرەزان مۆدێلی سیارەی 2013 زۆر مەرغوبە کاکە ڕۆیی 2013 برایمە 2024 نەما زۆر زار لەم وەرەقە 150 احتیمال سبەینی 200 بیت و تەبێ هەوڵ بدەی سبەینی کە بووە 200 ئەوە 100 ناگەڕێتەوە 120 قەدەوەی لە مەشی خۆدانێ چۆن ئەگەر وەرەقە بۆ 120 یان بۆ برم 200 یان بۆ 250 ئەمە کوبتام لەگە 250کەی بژیم پلان مۆبیل و 250کەی چکەم ژیان بەرەو خۆشبوونە بەرەو ناخۆشبوونیە تۆ هەردەم دەی بە هەوڵ بدەیت ئەم زۆر جار لە ناو جەماعەتی خۆم زۆرن دێن نوع باورچی نگاتیو دادن یعنی ها دروخین دبی بیای کی پوزیتیو یعنی ها درین او هالی دم نه باش دبی برو باشه احتمال شر بده بلان برو باش ترى احتمال دلار هستی بلان برو باش ترى اگر تو باورت بوی هبی که برو باش ترى برو باش رو ده احتمال دلار هستی بس تأكيد براتب زيادة دبي تأكيد بجيان تر يعني شك خوش تر ده تو دويني روي
دوێنێ خۆش بەڵام بەیانی خۆشتر بالضبط دەبێت بەیانی. شەوە بەسەت فی برکەیتەوە بالتأكيد